تاهیر محمود دانیشتوی قەزای سەیسایە ماوەی 20 ساڵە سەوزە ئەفرۆشم دەستنوێژەگرم ئەڵەسم نوێژەکەم دوای نوێژەکە یەم بۆ بازار ئەتی خەریکی سەوزەکەیە بم هەتا بانگی شێوە هەچی هاو سەوزەیەمێ و نەیشا بۆ خۆم دائەنیشم لەسەر و کورسیەوە سوودی زۆرە سەوزە بەزیچە من کە بە خەڵکەڵێم خەڵک وا ئەزانێت لەبەرەوە پێڵێم کە سەوزەکەم لێکڕێ مەبەستمەوە نییە بەسەر سوودی زۆرە. ئەمە تەڕەتیزەیە، ئەمە کەوەرە، ئەمە سپێناخە، ئەمە مەعدەنووسە، ئەمە پیازە، ئەمە تورە، ئەمە کەرەوزە، ئەمە سڵقە، ئامانەیە فرۆشم چواری بازارە جاری وای شەیە پێنج ئەکێک بەدایمی بە هەمیشەی بێ بۆ لامان پێنجە بکێنی. لە زستانە خواسی زیاترە تا هاوین هەر زۆر بەکەمی سەرفە بێت خۆی سەوزە هەر گەرمە لە عەسڵا سەوزەوات گەرمە بۆ هاوین سەرفیاتی زۆر کەمە لە هاوینە بەس لە زستانە باش وردە وردە باشە یعنی ژیانی تامین ناکە ئامایتر ناچاریە چی ئەەکەی لەوە زیاتر ئیش نییە.